عزیزان دووبارە سلااوتان لەبێت ئێمە بەردەوامین دووبارە تەوەری ستۆدیۆمان هەیە و دووبارە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات فستیڤاڵی لوکس بەڕێواچێت هەمیشە وتراوە کە فستیڤاڵە کاتێ ئەنجامەدرێت لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە لە فستیڤاڵێکەوە بۆ فستیڤاڵێکی دیکە بێگومان جیاوازی هەیە لەنێو ئەم فستیڤاڵەیە زیاد لە 7 کۆشک دانراوە کە لەنێو ئەم کۆشکانەیە خەڵکی ئەتوان بەشدار بن و بەشێک لەم کۆشکانە وەربگرن بۆ نمایشکردنی خواردن شیرینی جلوبەرگ و یاخود ئەکسسوارات و هەر شتێکی دیکە کە بیانەوێت لەوێدا نمایشی بکەن لەگەڵ ئەوەشدا جیاوازی ئەم فستیڤاڵە شتی زۆر سەیریتیایە من حەز ناکەم بۆ خۆم پێتان بڵم کە جیاوازیەکەی چییە بەڵکو ئەم ئێوارەیە لەگەڵ میوانەکەمان گفتوگوی ئەواکەین کە جیاوازی فستیڤاڵی لوکس چییە کە لە بەرزایەکانی سلێمانی لە بەرواری 25 هەتاوەکو 30 مانگ بەردەوامیە بێت میوانێم ئێوارەی کورسات مەگەزین کاک سەید بەڵێن سەباحە کە بەڕێزیان سەرپەرشتیاری گشتی فستیڤاڵی لوکسن کاک سەید بەخێربێ بۆ ستۆدیۆ کورسات مەگەزین بەڕستان ئێوارەی بەڕستان و بیدرانی کەناڵی کورسات باش بێن زۆر سپاس بۆ تۆش لە ئێستادا تەواوی ئامادەکاریەکان بەکوێ گەشتووە یاخود با بڵێن تەواوی ئامادەکاریەکان کراوە بۆ ڕۆژی 25 مانگ بەڵێ سەرتا سپاس بۆ بەڕستان سپاس بۆ دەستگای کەناڵی کورسات کە هەمیشە لە خەمی تەواوی پرۆژە چارەکەمان هەبووە ئێمە دەبێت سپاس لە تەواوی ستاف و کارگێڕی کەناڵی کورسات بکەین سپاس بخۆی گەورە کار و پرۆژەکەمان ڕۆژ بەڕۆژ بەرەو پێشتر دەڕوا و بابەتی ئەم فستیڤاڵەش بەردەوام یانی شەو ڕۆژکارکردنیە بەردەوامە ئینشاڵڵا سپاس بۆ خەتان بڵێم لە سایان نەوەتی کارەکانمان تەواو بوو ئینشاڵڵا لە کۆتاییەکەین زۆر باشەکەواتە لە کۆتاییەکەیانەوە تا 25 مانگ ئێوە ئامادەبن پشت بەخوای گەوری ئینشاڵڵا زۆر باشە بینەری چ چالاکیەکی ئەبین کاتێک کە بۆ نمونە منیە من نێو فستیڤاڵەکەوە چ چالاکیەک بەرچاوی من ئەکەوێت لە نێو فستیڤاڵەکە بەڵێ بێگومان ئەم فستیڤاڵە من دەمێت لێرە بە بینەرانی تەواوی خۆشەویستانی خۆمان بڵین کە ئەم کەرنەڤاڵێکی زۆر جیاواز دەبێت ینی ئەم بەڵێ ئەم کەرنەڤاڵە کۆمەڵە کار و چالاکی پرۆژی هەزەکە هەندێکی وەکو سوپرایز بیڵینەوە ئینشاڵڵا بۆ ڕۆژی خۆی کۆمەڵە کەسایەتی هونەرمەندی زۆر تایبەت لە خۆی دەگرێت بە کۆمەڵە کەسایەتی و کۆمەڵە کار و چالاکی پرۆژی و زۆر تایبەتیدا لە خۆ دەگرێت و ئەم فستیڤاڵش بەدەر لە فستیڤاڵەکانی دیکە وەک نزیک دەبینێت لە سەری ساڵی تازەی نوێ کەوا کۆمەڵی دیزایانی تایبەت بە مۆساس کرد کە تا ئێستا لە هیچ کەرنەڤاڵێکە نە لە سیمای لە عێراقیشە شتیوان نەکرا و ڕۆژی نەداوە لەگەڵ ئەوەشە با بڵێن یەکێک لە جیاوازیەکان ئەوەیە کە من بەرچاوم کەوت باستان لێوە کردبوو سافێکی سێرکی میسری لە نێو ئەم فستیڤاڵەیە ئەبێت چۆن بوو ئەم بیرۆکەیەتان بۆ هاچکەم بیرۆکەیە زۆر جیاوازە لەوانی بەڵێ ڕاستەکەی وەکو لای بەڕستان ڕوونەکەوە هەموو ساڵێک خۆزانی کۆمەڵە کار و چالاکی کۆمەڵە کەرنەڤاڵ دەکرێت بۆیە ڕاستەکەیان بە گونجامان زین لەگەڵ ستافە خۆشەویستێکی خۆماندانەکەەوە ئەم ساڵ بتوانین کەرنەڤاڵێکی جیاوازکەوە بێتە کەرنەڤاڵێکی جیاواز کە تا ئێستا نەکرابێت و بێگومان خەڵکیش پێیان خۆشە بەڕاستی کە بەشداری کەرنەڤاڵەکەن کەواشتی دیبایی تێدا نەبێت بۆیە بەدەل لەو سێرکەش کۆمەڵی بابەتی کار و چالاکی دیکەی زۆر تایبەتی تێدا کە ئینشاڵڵا سازمان کرۆ بۆ ڕۆژەکە کۆمەڵی هونەرمەندی زۆر تایبەت کۆمەڵی هونەرمەندکەوە لای بینەران تاموچێژێکی تایبەتی خۆی هەیە بۆیە دەستمان خۆش سەر ئەو هونەرمەندانی کەوا لای خەڵک هەوادارێکی زۆر تایبەتی هەیە و کۆمەڵێک و ئاماژەشم پێکرد کۆمەڵێ کار و چالاکی زۆر تایبەتمان بۆ ڕۆژە ساز کردووە کەواتە لە ئەو ڕۆژانەدا هاتن بۆ هەمووانە و ئەتوانن بێن و گوێبیستی ئەو هونەرمەند و گۆرانی بێژانە بن کە ئێوە داتان ناو کە زانیویشتانە خەڵک حەزیان بەدەنگێ و هونەرمەندانەیە بەڵێ بێگومان لەو ڕۆژەدا کۆمەڵە کار و چالاکی زۆر تایبەتیدا دەکرێت و هەر ڕۆژی هونەرمەندێکمان بان کردووە کە هونەرمەندێکی دیار و ناسراوە و لەگەڵ ڕۆژدا کۆمەڵە کار و چالاکی کۆمەڵە دیاری و خڵاتمەندانە بۆ بەژەربانی کە سەدانی ئەو شوێنە دەکەن لەبەرەوە من دڵیان تەکەمەچ کەسێک بێتێ پەشیمان نابێتەوە کەواتە باسی خەڵاتە کرد بەڵێ خەڵاتەکان لە چی پێکهاتون خەڵاتەکان باوکەی لەگەڵ کەناڵی بەڕستانە ئینشاڵڵا کۆمەڵە پرسیار وەڵامان دەبێت کۆمەڵە بەرنامەی تایبەتمان دەبێت کە ئینشاڵڵا لەو ڕۆژەدا کۆمەڵە براوی خەڵاتمان دیاری کرد بۆ ئەو هاوڵاتی بەڕێزانە کە لەو ڕۆژەدا بەشداری دەکەن ئێوە مناڵانتان لەبیر نەکردووە و لە یادی مناڵانە لە یەکی شەشە چالاکیتان هەبوو بە هەمان شێوە بۆ مناڵان و لە نێو ئەم فستیڤاڵەشا دڵنیام لەوەی کە مناڵانتان لەبیر نەکردووە پێم بڵێن چ چالاکیەکتان هەیە یاخود چ شتێکتان ئامادە کردو بە مناڵان کە بێنە نێو فستیڤاڵەکە بەڵێ وەکو ئاماژەم پێکردبووی نزیکمان لە سەری ساڵەوە چەند بابنوێرێکمان بۆ سازکردوین ئینشاڵڵا لەو ڕۆژدا کەوا بە دیاری و خەڵات بەسەر فستیڤاڵەکە دەگەر هەر منداڵێک لای خۆی بابنوێر دیاری خۆی تایبەتی خۆی پێدەبەخشێ باسی شتان لەوە کردووە بەدەر لەو چالاکیانە چالاکی سینەمای کراوە هەیە سینەمای کراوە ئەمەش هەر فکرێکی دووبارە بیرۆکیەکی دیکەی جیاوازە لە نێو بیرۆکەکانە ئەمەش فام بۆ باسی بابزانی چۆن نتوانین بینەری سینەمای کراوە بە هەروەشمان بین نەچێت کە جەناب دامەژت پێکرد بە تایبەتی بۆ مناڵانی ئازیز و شوێنێکی تایبەتمان ساز کرد بە یاریکردن بۆ مناڵانی ئازیز یعنی کۆمەڵی یاری زۆر جیاوازێتە کە بریتە لە جەمب و کۆمەڵی یاری کارەبە
هەرگاایی و کە یاری لمی و کۆمەڵە یاری زۆر تایبەت کە لە یاریگا لە شوێنە تایبەتەکانێکە خاصە بە یاری مناڵان لە بەرەو شوێنێکی تایبەتمان ساز کرد بۆ مناڵیانی هەم ئەو خێزانەی کە دێنە ئەوێ دەتوانن مناڵەکان لەو شوێنە جێبێڵن و بە ئەمانەتەوە لای ئێمەوە کەواتوانن بۆ خۆیان تاموشەش لە کەرنەڤاڵەکە وەربگرن بەنسبەت دەوشە کە ئەمایان ئەم فیستیڤاڵە لە فیستیڤاڵەکانی دیکە جیا دەکاتەوە کەوە توانیمانە ژوورێک دروستکەین ژوورێک گەورە تایبەت بێ بە سینەما ئەم ژوورە کۆمەڵە فیلمی زۆر تایبەت کۆمەڵە فیلمی سینەمایی تایبەتە کە نەبینراون کەوا ئیشاڵە لەو ڕۆژەدا ئاغڵز دەکرێت و ژوورێکی تایبەت ماساز کرێت بۆ سینەمای کە خەڵکا و بەڕاستی بە هەموو شێوەیە چێژ لەو کەرنەڤاڵمان وەربگرێ کاک سەید جا ئاماژەشە بەوە کرد کە چەند چالاکێکی دیکەیە کە حەزەکەن بە سوپرایزی بهێڵنەوە من حەزەکەم ئەم چالاکیانە هەموویتان باس کردبوو لە لای خۆتان لە نێو پێیجەکەی خۆتانەوە ئاماژەتان پێ کردبوو بێگومان بەڵام حەز ئەەکەم لە ئێرۆ لە ڕێگەی کورسان مەگەزینەوە یەکێکی تر لە سوپرایزەکانمان پێ بڵێ کە تاو پێستا ئێمە نەمازانی و ئێمە بیزیان لە ڕێگەی کورسان مەگەزینەوە وەڵاهی پێمان خۆشە ڕامێنێتەوە بەڵام کۆمەڵێ خەڵات و دیاریکەوە چەند کۆمپانیایەکی بەڕستیدا بەشدار ئینشاءڵڵا کە کۆمەڵە دیاریمان دانا بۆ ئەو بەشداربانی کە دێنە ئەوێ ئینشاءڵڵا وە لەگەڵ ئەوەشدا هەر بۆ زانیاری بەڕستان بەشێک لەو داهاتی کە لەو کەرنەڤاڵە کە لەوێ سازمان کردووە بەشێکی دەدرێ بە خەڵکی کەم دەرامەت و منداڵی بێستە پەرشتارانە ینی هەدەفەکەی مەجاتەوە باکو بتوانین داهاتی کۆ بکەینەوە هاوکاری کۆمەڵی خەڵک و کۆمەڵە کەسی کەم دەرامەتی پێ بکەین ئینشاءڵڵا کەوا بتوانین لانی کەمی ئەرکی سەشانیان سوو بکەین دەستان خۆش بێت ئەمە باشترین چالاکی بوو کە لەنێو ئەم فستیڤاڵە بیرتان لێ کردوێتەوە بێگومان هەر بەدل لەوەش سوپاس دەکەم بەدل لەوەش چەند سندقێکی هاوکاریمان داناوەکەوە سندوقەکان تایبەتن بە کۆمەڵێ لانی تایبەتکەوە یەکێکلەوانە نەخۆشخانەی هیوایە و لەگەڵ منداڵانی بێسە پرش باماشە دوو سنوقی خێرخوازیمان داناوە کەواتوانە خەڵک هاوکارەکانم بگەنە بۆ دوو شوێنەی ئینشاءڵڵا کاک سەید جگەلەوەی کە ئەو شوێنەتان زۆر بە جوانی رازانەوە جا ئەمڕۆ بە ئەویایە هاتم دقەتی ئەوم یا زۆر بە جوانی رازێنراوەتەوە لەگەڵ ئەوەشە یاری ئاگرین هەیە ئەو یاری ئاگرینانە چۆنن ئایا مەترسی دروست ناکەم بۆ کەسانی کێن لەوێ بەشدارە بن نەخێر بێگومانیانی کۆمەڵە ستافێکی تایبەتمان بۆ داناوەکەوە ئاگداری هەموو ئەمنێتێکی و شوێنە دڵنیا بن لەو ڕۆوە و لەگەڵ کۆمەڵە یاری ئاگرین کۆمەڵە یاری ئاگرینی زۆر تایبەت و جیاوازەکە تا ئێستا لە ئەتوان بڵم نەک لە هەرێمی کوردستان بەڵکو لە عێراقیشە بەکار نهاتوە کۆمەڵە یاری زۆر جوانە و شوێنەکەشمان ڕاستە شوێنەکەمان کەمێک بەرزە و لێرەشەوە دڵنیایی دەدێنەوە بە تەواوی هەواداران و کەسانی کە سەردانی کەرنەڤاڵەکەمان دەکەن کەوا هەموو پێداویستێکی گەرمکردەوە لە شوێندا بین کراوە ینی هیچ کەشێکی سەرما ئەوانەشە نابێت ئینشاءڵڵا کاک سەید هەر ڕێگویستمە پرسیارە لە بکەم چۆن کەسێکی سەرما بڕدەڵم حەزیشمە کرد بینەری و چالاکیە جیاوازانە بم کەواتە بۆ یەکێکی وەکو من هیچ ترسێکم نەبێ ئەتوانم دڵێکی خۆشەوە بەبێ ترسی سەرما بێم و بەشداری زیادە لەو ڕۆ بێخەمە ینی هەموو ئامێرێکی گەرمکەرەوەمان داناوە لەگەڵەوەشدا کۆمەڵێ ئاگری تایبەت و کۆمەڵە شتمان کروی ئینشاءڵڵا کە جێگای ڕەزامەندی هەموو لایەک دەبێت وەکو ئاماژەم پێکردیانی بەڕاستی کەرنەڤاڵێکی زۆر جیاواز تایبەت دەبێت ئێمە هەموو ساڵێکە کەرنەڤاڵێک دەکەین دڵنیا بە لەوە کەرنەڤاڵەکان جیاواز دەبێت لە ساڵانی پێشوو ڕابردوو کاک سەید کوردەواری خۆمان ئەڵێن بابەنوێل بابەنوێل خەڵاتە بەخشە بە مناڵان لەوێ کە بەشدارن چەند بابەنوێلێکمان دیاری کرد ئینشاءڵڵا هەموو شەوێک بابەنوێلێکمان تایبەت کرد هەرچ مناڵێک بێتەوە خەڵاتی خۆی پێ دەبەخشێت کەواتە دایکان و باوکان مناڵەکانی خۆتان بەرن بۆ فستیڤاڵی لوکس لەوەی مناڵەکانتان بەبێ خەڵات ناڕۆنەوە لە نێو فستیڤاڵی لوکسە بیر لە مناڵان کراوەتەوە بیر لە گەورەکان کراوەتەوە خەڵات هەیە بۆ گەورەکان لە هەمان کاتە چالاکی زۆر جیاوازتر لەوێ نمایشەکرێت و ئەتوان لەوێ کاتێکی خۆش بەسەر بەرن بە شێوەیەکی گشتی زۆر باشە بەدەر لەم چالاکیە هەنگاوی دواتری ئێوە چییە بێت چونکە بەردەوام لە ڕێکخراوەکەی خۆتان بەردەوامن لە کار و چالاکی بەڵێ ئینشاءڵڵا لە دوای تەوابوونی ئەم چالاکیە وەک بەڕستان لای بەڕستان ئاشکراوە لای بینەرانیش کەوا نزیک دەبینێت لە مانگی ڕەمەزانی پیرۆز چاڵنجێکی هاوکاریمان ڕاگەیانەوە کە ئینشاءڵڵا بتوانین لە مانگی ڕەمەزانە زۆرترین هاوکاری هەم خواردن و هەم هاوکاری دارایی کۆبکەینەوە کە بتوانین هەموو ماڵێک بۆ ئەم مانگی ڕەمەزان بتوانین سفرە و سەرخوانیان ئاوادانکەین ئینشاءڵڵا ئەمەکێکە لە چاڵنجەکان کە چاڵنجەکە لەژێر ناوی 1 ملیۆنە کە کۆکردنەوەی 1 ملیۆن سەبەدەی خۆراکە بۆ هەر چوار پارێزگای کوردستان ئینشاءڵڵا بۆ ئەم چاڵنجە ئینشاءڵڵا بە هاوکاری کۆمەڵێک کەسایەتی و کۆمەڵە کەناڵی وەکو هاوشێوی جەرامتان ئینشاءڵڵا دەبێت و دەبێت بە یەکێک لە هەرە کارێکی پرۆژە و جوان و تایبەت دەبێت ئەمە دیشمان لەوە کێشەڵا بتوانین لە ڕێم چالاکی و لە ڕێم چاڵنجەمانە بتوانین هاوکارێکی خەڵکی کەم دەرەمەت و هەژانشی بکەین ئینشاءڵڵا
کاک سەید دووبارە دەستان خۆش بێت نمونەتان زۆر بێت چاڵێکەکان یەکلێک تایبەترن و بیرکردنەوە لەو هاوکاریانە لە هەمووی تایبەترە بێگومان هیوادارین هەمیشە بەردەوام بن و هیوادارین فستیڤاڵی لوکس سەرکەوتنێکی زۆر باشی هەبێت و خەڵکی ئەتوانن لە 25 مانگەوە هەتاوەکو 30 مانگ بەشدارین و فستیڤاڵەکە بکەن کە بێگومان بە سپۆنسەری دەستگای میدیای کورساتەوە و فستیڤاڵێکی تەواو جیاوازە بێت. کاک سەید زۆر سپاس دووبارە بۆ تۆکەڵێن سپاس بۆ کەناڵی کورسات ئەرکتان کێشا و سپاس بۆ هەموو هاوکاری سپۆنسەرێکتان. زۆر سپاس جنابتان بەڕێزی سپاس دەکەم. دەستان خۆش بێت.